دوێنێ ئاوتی ئۆزەیران دوم ڕۆژ جژنی قوربان نزیکەی 500 پزیشک لە پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەتی گشتی تەندروستی کۆیە بایکۆتی داوامیان ڕاگەیاند. ئەم بایکۆتە لە دەرئەنجامی وەستانی پلەبەندی بوو لە هەرێمی کوردستان کە هۆکارە سەرەکیەکەی دانەمەزرانی پزیشکانی دەرچووی ساڵی 2023-2024 ئەمە وای کردووە ئەو پزیشکانی دامەزراون نتوانن بەرەو پێش بچن لە پیشەکەی خۆیاندا و نتوانن بۆ پسپۆڕی بخوێنن. لەم دواییانەدا بڕیارێک دەرچوو بۆ ئەوەی کە درێژە بەم پلەبەندیە بدرێ، بەڵام چارەسەرێکە کە کێشەکان قوڵتر دەکاتەوە، گیر و گرفت زیاتر دەکات بەوەی کە داوامکردنی بەشێک لە پزیشکان زۆر زیاد دەکات، ویان لێ دەکاتن کە کاتێکی زۆری ڕۆژانەیان لە نەخۆشخانە بەسەر ببن، لە کۆتاییدا مەش دەبێت هۆی دابەزینی کوالەتی کارکردن و زیانی نەخۆش. چارەسەری ئەم گرفتە ئەوەیە کە پزیشکان دامەزرن. تەنها ئەم چارەسەری هەر چارەسەرێکی دیکە تەنها پەردەپۆشکردن و شاردنەوەی گرفتەکانە. و لە دوای بایکۆتەکەەوە لە زیاتی ئەوەی کە پاڵپشتی بکرێن و چارەسەری ڕاستەوخۆ بۆ گرفتەکان بکرێت، چەند هاوڕێیەکمان سزادراون بە نووسراوی بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێر. ئێمە داواکارین کە ئەم سزادانانە بە نووسراوی فەرمی هەڵبۆشێندرێنەوە و بەجددی کار بکرێت بۆ دامەزرانی پزیشکانی دانەمەزرا و گرفتەکە سەرسەر بکرێت. نزیکەی 500 ئەوانەی کە سزادراون 28 پزیشک بە نووسراوی فەرمی کە بڵاو کراوەتەوە، ئیدکە دیار نیە سەرچاوە.